فرمێسکی نهێنی. ئەی جگەری زامداری من، کەی چ وەختێک ساڕێژ دەبی و ڕێی دڵشادیم دەدەی نەختێک. ئەی دڵە پڕ لە خوورپەکەی گیان و ئەندام، کەی دەبەخشیت بە ژیانم کەمێک ئارام. ئەی دوو لێوی فرۆژراوی دانی ئۆفم، تاکەی وشەی باڵ هەڵوەری و هەڵگڵۆفم. ئەی گەر و گیان کەمانچەکەی خۆشەویستی، بۆچ ئاواز و بەستەی خۆشیم لێ نەبیستی. ئەی ئەو هەستەی بە بیستنی ئازار فێریت، کەی دوو چپەی ناسک و نوێم بۆ دەنێریت. ئەی دەروونە غەمگینەکەم، کەی شنەیەک بەلا تا دێت بۆ ماوەی چەند هەناسەیەک. تۆش ئەی چاوی ئێشکگری بێداری شەو، کەی پێڵی ناس سەریەک دەنێیت بۆ تۆزێک خەو. ئەی فریشتەی پڕ لە ئۆخەی، کەی نۆبەمە بۆ چەند ماچێک لەو گەردن و کوڵم و دەمە. ئەی مێخێکی باخی هیوا، کەی گیان لە خۆت مارە دەکەیت تا تێرم کەیت لە ڕەنگ و بۆت. ئەی هەناسەی بەستراو بە ناسۆرەوە دەڕاوەستە و ئەوەندە پیش مەخۆرەوە.